سڵاوتان لێبێ ئێوارەتان باش دەستگاکانی ڕاگەیاندن میدیاکارانی ئازیز و خۆشەویست هاوڵاتیان و چاودێران بەخێر بن سەر چاومان. ئەمڕۆ 26 یانزەی 2022 پاش دەڕۆژ چالاکی پڕجم و جوڵ و گەرم و پڕجۆش و خرۆش لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لەم کۆنگرە ڕۆژنامەنووسیە بە هاوکاری بەڕێزان کۆتایی دێنین بە خولی چوارەمی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کە بە ئامادەبوونی هەریەک لە بەڕێزان حەسەن ڕەحیم ئەحمەد سەرپەرشتیاری پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب کاک شێروان عەوڵا بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوە لە وەزارەتی ڕۆشنبیری بەڕێز کاک دیاری مەلا عەزیز بەڕێوەبەری گشتی کتێبخانەکان بەڕێز کاک ئەریوان سیوەیلی بەڕێوەبەری گشتی ڕاگەیاندن و چاپ و بڵاوکردنەوەی سلێمانی هەموو لایەک بەخێر هاتن سەر چاومان. من دەرفەتە دەم بە بەڕێزیان بۆ خوێندنەوەی زانیاریەکانیان و دەرفەت ڕەخساندن بۆ میدیاکان بۆ پرس و ڕاگۆڕینەوە لەبارەی پێشانگاوە. فەرموون. بەناوی خۆی گەورە سپاسی ئامادەبوونی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەکەین بە بیسرا و بینراوە. سپاسی بەڕێزان ئەکەین لە سەر مەنەسەی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لە وەزارەتی ڕۆشنبیری و لاوانی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز کاک شێروان و هەروەها کاک ئەریوان و هەروەها بەڕێزانی ئامادەبوو لێرە. ئێمە پێم خۆشە لێرەوە بەڕاستی دەستخۆشی و سپاسی خۆم لە حکوومەتی هەرێمی کوردستان ڕابگەێنم و هەروەها وەزارەتی ڕۆشنبیری و لاوان کە هاوکارێکی جددی و مەیدانی بوون لە ماوەی دەڕۆژی بەڕێوەچوونی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب. چوارەمین خولی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ کتێب بەڕاستی بە جیاوازیەکەی لەگەڵ خولەکانی پێشوو خزمەتێکی دیکەی خستە سەر خزمەتەکانی دیکەی پێشانگای نێودەوڵەتی سلێمانی بۆ شاری سلێمانی و بۆ هەرێمی کوردستان و عێراق گشتی. سپاسی جێ خۆیەتی کە سپاس و پێزانینی خۆمان وەکو پێشانگای نێودەوڵەتی سلێمانی ڕابگەێنین بۆ وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە کار ئاسانی باشیان بۆ کردین لە ڕووی ئاسانکاری بۆ وەرگرتنی ویزای ئەو بیانیە ئەو بەشدار بۆ بیانیانەی کە لە دەرەوە هاتوون و هەروەها لێرەوە دەستخۆشی خۆم ڕادەگەێنم بۆ هەموو سێکتەرە ئیداریەکانی شاری سلێمانی کە لە ماوەی دەڕۆژی ڕابردوودا هاوکارمان بوون بە بەڕێز پارێزگاری سلێمانی قایمقایمەتی سلێمانی شارەوانی سلێمانی پۆلیسی هاتوچۆ ئاسایشی سلێمانی چالاکە مەدەنیەکان پۆلیسی وەژووری بازرگانی و پیشەسازی سلێمانی جەنابی پارێزگار سەرەڕای ئەو هەموو سەرقاڵیانەی کە لەم ماوەیە بەداخەوە ڕووی کردە سلێمانی و ئەو کارەساتانی ڕووی کردە سلێمانی بەڵام بێخەمیان نەکردین لەگەڵمان بوون هاوکارمان بوون و لێرەوە سپاسی یەک بەیەکی ئەو بەشداربووانە ئەکەین کە لە چوارەمین خولدا بەشدار بوون لەگەڵمان و هەروەها سپاسی هەموو هاوڵاتیانی شارەکانی حکوومەت شارەکانی هەرێمی کوردستان و خواروی عێراق دەکەین کە لە چوارەمین خولدا حزورێکی زۆر بەرجەستە و دیاریان هەبوو و سپاسی هەموو خوێنەران و دۆستانی کتێب و ڕۆشنبیران و شاعیران و نووسەران دەکەین کە لەسەر ستەیجی پێشانگاوە بە درێژایی ئەو دەڕۆژە ڕۆژانە پانێڵیان پێشکەش کرد و پێشانگاکان ڕازاندەوە جوانتریان کرد و هەروە سپاسی هەموو هاووڵاتیان و خوێندکاران و ناوەندەکانی خوێندن بەگشتی وەزارەتی خوێندنی باڵا و بەڕێوەبەرایەتیەکانی خوێندن هەموو وەزارەتی پەروەردەکەین کە بەڕاستی زۆر زۆر جوانیان بەخشی بە پێشانگاکە بەناردنی هەموو چین و توێژەکان و پۆلەکان و ئاستەکان لەسەر ئاستی هەرێم و سلێمانی بە تایبەتی و لە هەموو شار و شارۆچکەکانی ناوچەی سلێمانی و دەوروبەری و شاری دهۆکی دەلال و هەروەها پارێزگای هەولێر و کەرکووک و هەموو لایەکەوە کە هەمووان بەشداریان کرد و سەردانی ئەم پێشانگایان کرد. خۆتانە لە ماوەی ئەم دەڕۆژەدا لە هەموو کارەساتێکی نەخوازرا و بە دوور بووین ئەمە جێی سپاسە و سپاسی هەموو لایەک دەکەین سپاسی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەکەین کە بەو پەڕی هەستکردن بە بەرپرسیارەتیەوە ئەم حەدەسە گەورەیان لە پایتەختی ڕۆشنبیریە گواستەوە بۆ هەموو خەڵکی هەرێمی کوردستان و دەرەوەی هەرێم و هەموو لایەک. جارێکی کە سپاسی خۆم ڕاگەێنم بۆ هەموو لایەک و بۆ حزوری بەڕێزان کاک شیروان با بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتەکەی. بەڕێزان و کاتتان باش.
من سەرەتا پیرۆزبایی لە خەڵکی سلێمانی دەکەم بە بۆنەی سەرکەوتنی و کۆتایی هاتنی ئەو پیشەنگایە. هیوادارین ساڵانی داهاتوو بتوانین ئەو کۆمەژیانی ئەم ساڵە بڵا نەیهێڵین و بە شێوازێکی باشتر بەرەو پیشەنگایە بکەین. بەڕێزانیم وەکو وەزارەتی ڕۆشنبیری ماوەی هەموو دە ڕۆژە لەگەڵ کۆمپانیای جێبەجێکار لێرە بوو وەکو وەزارەت هەم بۆ چاوداری و هەماهەنگی و هەرسێ بەڕێوەبەراتی ڕاگەاندنی سلێمانی و هەولێر و دۆچیش لێرە بوو بۆ فرۆشتنی کتێب و بڵاوکردنەوەی و بەرهەمانەی کە لە وەزارەتەوە چاپکرا بوو. ئەوەی تێبینیمان کرد کە پیشەنگە بە شێوەیەکی ڕێکپێک و بەپێی ئەو پلانی کە لەسەر ڕێکەوت بوون بەڕێوە چوو هیچ کەمپوڵێکی تێدا نەبوو و ئاستەنجی تێدا نەبوو. جێگای دەستخۆشیە بۆ هەموو بەڕێزانی هەم لە وەزارەت کە ماندوو بوون و ئەو هەواڵانی کە لە کۆمپانیای جێبەجێکار چەند کێشا و ماندوو بوون بۆ سەرکەوتنی ئەو پیشەنگەیە. بێگومان ئەوەی تێبینیمان کرد خەڵکێکی یەکجار زۆر سەردانی ئەو پیشەنگایە کرد و ئاڵوگۆڕ و فرۆشی کتێب بە شێوەیەکی بەرچاو هەبوو کەمە نیشانەی زیندویە و خاڵێکی بەهێزە بۆ شاری سلێمانی کە ئێمە وەکو وەزارەت هەمیشە هەوڵەت دەدەین لە پرۆژەکانمان پەرە بە شاری سلێمانی و پرۆژە ڕۆشنبیریانە بدەین کە لەو شارە پێویستە بێت. جارشتر سوپاسان دەکەین هەمومان لێرەین هەم وەکو وەزارەت و کۆمپانیای جێبەجێکار ئەگەر هەر پرسیارێک هەیە یان داوایەک هەیە بۆ ئێستایە بۆ داهاتوو لە خزمەتتاندا. زۆر سوپاس. بەڕێزان پێم خۆشە تا مایکەکە حازر هەبێ بەڕاستی دەستخۆشی بکەم لە تیمی سکیوریتی کوردشگار کە بە ماوەی ئەم دە ڕۆژە زۆر بە شێوەیەکی جوان و ڕێکوپێک ئاسایشی ناو هۆڵی پێشانگایان ڕاگرت و دەستخۆشی لە هەموو ئەو کەسانە ئەکەن کە هاوکار بوون لە جوانی و ڕێکوپێکی بەڕێوەبردننی پێشانگاکە لە تیمەکانی ڕاگەاندنکارانی MS کە لەگەڵمان بوون و هەروەها SM عفوان و هەروەها تیمی تەکنیکی و فەنی کۆمپانیاکەی خۆمان و هەروەها تیمی خزمەتگوزاری و هەموو ئەو بەشانەی دیکە کە لەگەڵمان بوون لەسەر خستنی ئەم پرۆسەیە سوپاسیانەکەن. بەڕێزان ئەوەی ڕاستی بێ ئێمە بەپێی ئەو ئامارانەی کە ڕاگیراوە لە ڕێگەی ئەو دەواازانە و ئەلکترۆنی دانراون و هەروەها بەپێی ئەو زانیاریانەی کە لەلایەن تیمی پێشوازیەوە بە ئێمە دراوە ئەم ساڵ بە جیاوازی لە ساڵانی پێشوو دوو ئەوەندەی ساڵانی پێشوو سەردانیکار هەبووە کە خۆیەدا لە نزیکی 500,000 کەس سەردانیکاری ئەم پێشانگایە. بەڵام لەسەر ئەوەی کە چ کتێبێک زۆر فرۆشراوە یا کام کتێب زۆر فرۆشراوە من پێم وایە ئەوە هەر کەسێکیش ئامار بدا لەسەر ئەوەی بەڵێ کتێبی وا هەیە لە هەر چێکی هاتوۆتە ئەم پێشانگایەوە تەواو بووە بەڵام دلیل نییە لەسەرەوەی کە پرۆفرۆشترین بووە بۆی هەیە مەسەلەن 1000 کتێبی هێنابێ 1000 کتێبەکەی تەواو بووە بەڵام و خۆی کە ئایا پرفرۆشترین بووە لەوانەیە نەوعێکی کتێبێکی تر ناونیشانیش تر هاتبێتە ئەم پێشانگایەوە 5000 کتێبی هێنابێت چونکە ئەم پێشانگایە زیاتر لە 3 ملیۆن کتێبی تێدایە و زیاتر لە 50,000 ناونیشان تیایە نمایش کراوە بۆیە بەگشتی فرۆش زۆر باش بووە ناوەندەکان ڕازین لە فرۆشیان.